دانوستانەکانی پێکێنانی حکوومەت دەست پێ دەکەن. پارتی ڤیتۆی لەسەر کەس نییە و یەکێتیش پەلەی نییە. دوای نزیکەی 2 هەفتە لە ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، جموجۆڵی لایەنە سیاسیەکان بۆ کۆبوونەوە و دانوستان بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت بڕیارە دەست پێ بکەن. بە پێی زانیاریەکان بڕیارە لە هەفتەی داهاتووەوە کۆبوونەوە و سەردانی لایەنەکان بۆ لای یەکتری لەسەر پرسی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەست پێ بکات. بە پێی زانیاریەکانیش پارتی وەک براوە و هێزی یەکەم دەرگای دانوستانەکان دەکاتەوە. سەرچاوەیەکی باڵای پارتی بە تیواری ڕاگەاند چاوەڕوانن هەفتەی داهاتوو ئەنجامی هەڵبژاردنەکان لە دەستەی دادوەری پەسەند بکرێت و دوا بە دوایەوەش دەست بە دانوستان و سەردانی لایەنەکان دەکەن. سەرچاوەکە وتیشی لەم چەند ڕۆژەدا لیژنەیەکی باڵای دانوستانی پێکێنانی کابینەی نوێ لە ئاستی مەکتەبی سیاسی پێک دەهێنرێت و سەردانی سەرجەم لایەنەکان دەکەن. وتیشی لیژنەکەی پارتی پرۆژە و داوای پارتی دەگەێنن بە سەرجەم لایەنەکان، واتە و لایەنانەی لە پەرلەمان کورسیان بەدەستێناوە. لەگەڵەوەشدا سەردانی ئەو لایەنانەش دەکەن کە ڕایان گەاندووە لە پەرلەمان ئۆپۆزیسیۆن دەبن. بەپێی زانیاریەکان پارتی دەیەوێت حکوومەت لە چەند لایەنێکی سیاسی پێک بهێنرێت و نەیەوێت چەندها لەگەڵ یەکێتی بێت تا فشارەکانی یەکێتی بۆ سەری کەمتر بکاتەوە. پارتی پێداگری لەسەر دانانەوەی مەسرور بارزانی بە سەرۆکی حکوومەت دەکاتەوە، بەڵام هێشتا ڕوون نییە لەسەر پۆستی سەرۆکی هەرێم و پۆستەکانی دیکە چی دەڵێن. بە پێی زانیاریەکانیش یەکێتی هێشتا پەلەی نییە لە پێکێنانی کابینەی نوێ. استراتیژی ئەو حیزبە بەو جۆرەیە کە پێکێنانی حکوومەت دوا بکەوێت بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و درنگتریش. یەکێتی بەنیازی ئەوەیە داوای سەرۆکی حکوومەت بکات لە بەرامبەر پۆستەکانی سەرۆکی هەرێم و پەرلەمان بۆ پارتی، یان سەرۆکی حکوومەت 2 ساڵ بە 2 ساڵ بێت. جیالەوەش دەیەوێت ئەو وەزارەتە سیادیانەی پێشتر لای پارتی بوون وەک سامانە سروشتیەکان و ناوخۆ ئەمجارە بۆ یەکێتی بن. هەرچۆنێک بێت چاوەڕێ دەکرێتە مانگا یەکەم دانیشتنی پەرلەمانیش بکرێت. لەگەڵەوەش ئەم مانگا مانگێکی پڕ مشتومڕ و جموجۆڵی سیاسی دەبێت لە نێوان لایەنەکاندا، بەڵام ئاسۆی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت هێشتا نابوو.